لە ڕووداوێکی سەرنجڕاکێش دوو فڕۆکەی ئەڵمانی بەبێ ئاگاداری حکوومەتی عێراق بە پارە و چەک و تەقەمەنیەکی زۆرەوە لە فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی دابەزین. سەبارەت بەم ڕووداوە حەسەن سالم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەربەلیستی عەسایب ئەهل الحەق سەبارەت بەم ڕووداوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەست. هناك هبوط لطائرة قادمة من ألمانيا وتحمل أسلحة كاتمة للصوت كذلك مع مبلغ. پێشتر دوو فڕۆکی ئەڵمانی گەڕێنرانەوە دوێنێ هەمان ڕوودا و دووبارە بۆەوە و فڕۆکەیەکی ئەڵمانی کە چەکی بار کردبوو لە فڕۆکەخانەی بەغدانیشتەوە و بڕی 5 ملیۆن دلار و 250,000 یۆرۆی هەڵگرت بوو. لە ڕاستیدا نازانین کە ئەمە بەزاندنی سەروەری وڵاتە و ئاسمانەکەشێتی ئەم چەکانە هی هاوپەیمانانی نێونەتەوەیی یان ئەمریکاییە هەروەک ڕاستیەکە دەبینین مەبەست لەم چەکانە بۆ ئەوەیە هاوڵاتیانی عێراقی پێ بکوژێت. هەر لە درێژەی کۆنگرەکەی سالمدا حکوومەتی ئەمریکا و هاوپەیمانانی تاوانبار کرد و ڕایگەیاند ئەگەر هاوپەیمانی ئەمریکا لە عێراق دەربچێ ئەوە تا تیرۆریستانی داعش لە ناو دەچن. لە ڕاستیدا ئەم فڕۆکەیی بەبارە چەک لە فڕۆکەخانەی بەغدانیشتەوە و پاشان گواستنەوەیان بۆ کوردستان لێرەدا دەڵێم ئایا پەیوەندی نیشتنەوەی ئەم فڕۆکەیە لە بەغدا و پاشان بردننی چەکەکان بۆ کوردستان چییە؟ مەسەلەکە ڕوون و ئاشکرایە. هەر بۆیە داوا لە حکوومەتی عێراقی دەکەین بانگێشتی باڵێزی ئەمریکا بکات و ڕوونکردنەوەمان بداتێ. ئەمە پێشێلکردنیەکی بەمەبەستە. ئەگەر ئەم هاوپەیمانیە نەگریسە لە عێراق دەربچێت ئەوە دوای چەند هەفتەیەک داعش نامێنێت. لە چوارچیوەی ئەم ڕووداوەدا ئەندامانی لیستی هاوپەیمانی کوردستانی و هەروەها لایەنی پەیوەندیدارەکانی فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی ئامادە نەبوون کە ڕوونکردنەوەیەک سەبارەت بەم ڕووداوە بدەن، بەڵام ئەندامێکی دەوڵەتی یاسا داوای کرد کە لێکۆڵینەوەی زیاتر سەبارەت بەم ڕووداوەدا بکرێتن. بعد أن تم التثبت من الأوراق وكذلك من المانيفست پاش لێکۆڵینەوە و دڵنیابوون لە بەلگەنامەی فڕۆکێکە و مانەفیستەکەی ڕێگە بە فڕۆکێکە درا عێراق بەجێ بهێڵێت. بەڵام هاوکات دەبێت درێژە بە لێکۆڵینەوەکان بدەین بۆ ئەوەی بە تەواوی دڵنیابین کە باری ئەم چەکانە بە بەگەشتراچوونەوەی داعش بەکار دەهێنرێن. لایەنە شیعەکان بۆ هەر کار و نەریت و بە دوواداچوون و ڕووداوێک داوا دەکەن کە هاوپەیمانی ئەمریکا دەست لە کاروباری عێراق بکێشێ. نمونەی کۆتاییشان ئەم دوو فڕۆکە بوون کە لە فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی دابەزین. سڵاو بامەڕنی دەنج ئەمریکا بەغدا.